لاهور شێخجەنگی ساڵی 1975 لەدایک بووە. ساڵی 1984 لەگەڵ خانەوادەکەی ڕوویان لە ناوچەی گوێزیلە کردووە و بەشداری ڕاستەوخۆی شۆڕشی نوێیگەلی کوردستانیان کردووە. لە ناوچەی هەڵەدن بەهۆی بردومانی خوێندنگەکان لە پرۆسەی خوێندن دادەبڕێت. دواتر خانەوادەکەی ڕویان لە ئێران کردووە و لاهور شێخجەنگی بۆ ماوەی 2 ساڵ لە شاری ورمێ درێژەی بە پرۆسەی خوێندن داوە. لە سەرەتای ساڵی 90ەکان دەچێتە وڵاتی بەریتانیا. بەهۆی لێهاتووی زیرەکی لە بەریتانیا چەند ساڵێک لە خوێندن پێش دەخرێت. سەرۆک مامجەلال بۆ زۆرێک لە دیدار و کۆبوونەوە نێودەوڵەتەکان و کۆبوونەوەی وەفدەبیانەکان لاهور شێخجەنگی لەگەڵ خۆی بردووە. ساڵی 1999 بۆ ساڵی 2002 جێگری نوێنەری یەکێتی بووە لە تورکیا. دوای گەڕانەوەی بۆ کوردستان بەردەوام لە نزیکی سەرۆک مامجەلال بووە. دواتر دەگەڕێتەوە هەرێم و لەگەڵ هێزەکانی ئەمریکا کار دەکات. لە هێرشی سوپای ئەمریکا بۆ لە ناوبردنی ڕژێمی بەعس و پرسی بەرەنگار بوونەوەی تیرۆر بەردەوام لەگەڵ هێزەکانی ئەمریکا کاری کردووە. لە دوای سەرهەڵدانی گروپی تیرۆسی جوندل ئیسلام هەماهەنگی نێوان لاهور شێخجەنگی و هێزەکانی ئەمریکا زیاتر دەبێت. لە پرۆسەی ئازادی عێراق و کۆنتڕۆڵکردنەوەی شاری کەرکووک بە هاوبەشی پێشمەرگە و سوپای ئەمریکا ڕۆڵی گەورەی هەبووە. لە دوای پرۆسەی ئازادی عێراق بە سەرپەرشتی هێزەکانی دژە تیرۆر لە کەرکووک و خورمات و ناوچەکانی دەوروبەر بەردەوام بووە لە ڕاودونانی تیرۆریستان. لە دوای ساڵی 2003 و بە پشتیوانی سەرۆک مامجەلال و هێزەکانی هاوپەیمانان لاهور شێخجەنگی و پافڵ تاڵەبانی بۆ پاراستنی هەرێمی کوردستان و بەرەنگاربوونەوەی تیرۆر هێزی دژە تیرۆر دادەمەزرێنن. بەشداری چەندین مەشق و ڕاهێنانی هێزەکانی ئەمریکای کردووە. لاهور شێخجەنگی لە جەنگی دژ بە تیرۆرستانی داعش سەرپەرشتی ڕاستەوخۆی زۆرێک لە ڕوبەڕووبوونەوەکانی کردووە. سەرپەرشتی کۆنتڕۆڵکردنەوەی زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان و ناوچە جەنۆکەکانی کردووە. لاهور شێخجەنگی بە ئەندازیاری دروستکردنی پردی پەیوەندی نێوان ڕۆژئاوای کوردستان و هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی دەناسرێت. چەندین جار لە کۆبوونەوەکانی لەگەڵ برێت مارگۆک نێردەی پێشووی سەرۆکی ئەمریکا بۆ جەنگی داعش پێشنیاری داوای پاڵپشتیکردنی ڕۆژئاوای کوردستانی لێکردوون. لەسەر پێشنیاری لاهور شێخجەنگی ئەمریکا بڕیاریدا کاروانی هاوکاری سەربازی بۆ شەڕبانان ڕەوانە بکات. لەسەر ئاستی حزبی لە دوای نەخۆشکەوتن و کۆچی دوای سەرۆک مامجەلال لاهور شێخجەنگی هاوشان لەگەڵ پافڵ تاڵەبانی ڕۆڵی سەرەکی بینی لە بەهێزکردنەوەی یەکێتی. بەردەوام لە هەوڵی بێوچاندا بووە بۆ یەخستنەوەی یەکێتی و بەستنی کۆنگرەی یەکێتی. ڕۆژی 18 دوای 2020 لەگەڵ پافڵ تاڵەبانی بە هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبژێردران.